بەناو و یادی خۆ سڵاو لە هاوڕان ئازیزان دیسانەوە منی هاتماین لە خزمەت ئێوە بوو پێشکەشکردنی ڤیدیۆیەکی تر لە زنجیرە ڤیدیۆەکانی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێت لە پێیجی فێسبووکی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێت هەروەها لە چەنێلی یوتیوبی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێت بەڕێزم ئەگەر تۆ یەکەم جارە و چەنێلەیە بینی لێرە چەنێلی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێتە کە منی هاتماین 72 ڤیدیۆ لە ڕێی ئەو چەنێلەوە بڵاوەکەمەوە کە تو ئەتوانی بێ بەرامبەر دراوە ئەلکتڕۆنیەکان و هەروەها دۆلاری ئەمریکی بەدەست بهێنی بۆ ئەوەی تو هیچ یەک لە ڤیدیۆەکانی داهاتوو لە دەست نەدەی کە من بڵاویانەکەمەوە چەنێلەکە سابسکرایب بکە زەنگولەی تەنیشتێش چالاک بکە بۆ ئەوەی هەر کاتێک کە من ڤیدیۆ یەک ئاپلۆد دەکەم یاخود بڵاوەکەمەوە یوتیوب لە ڕێی نوتیفیکیشنەوە تۆ ئاگادار بکاتەوە. بەڵێ عزیزان ئەمڕۆ ئەمەوێ وێبسایتێکی تر بەیوە بناسێنم لەبارەی کریپتۆکارنسی یاخود هەمان دراوی ئەلکتڕۆنی کە ئێوەتوانن لەم وێبسایتەش بێ بەرامبەر نو دراوی ئەلکتڕۆنی بەدەست بهێنن و باشیەکەشەوەی عزیزان ئەم وێبسایتە کە لە هەمان کاتدا ئێوەتوانن دراوەکانتان ڕابکێشن. بەڵام بۆ ئەم مەبەستە عزیزان ئێوە پێویستیتان بە حساب بانکی هەروەکە بین لێرانە فاسێت پێی هەیە. فاسێت پێی سەرافیەکە عزیزان کە ئێوەتوانن لەم وێبسایتە کاتێکەی شەکەن لە هەمان کاتدا پارەکەتان ڕابکێشنە ناو سەرافی فاسێت پێی یاخود هەمان حساب بانکی فاسێت پێی. بۆ ئەو کەسانەی کە حساب بانکی فاسێت پێیان نییە من پێشتر ڤیدیۆیەکم دروست کردووە سەبارەت بە چونەتی بەشاریکردن لە حساب بانکی فاسێت پێی و لینکی ئەم ڤیدیۆش لە ژێرم ڤیدیۆی دانیم لە دیسکریپشنی یوتیوب و ئەو کەسانەی کە حساب بانکی فاسێت پێیان نییە بچن باشاری لە حسابەی بکەن و پارەکەیان ڕابکێشن. هەروەکو لێران ئابینن کە نۆ دراوی ئەلکتڕۆنی هەیە بۆ نمونە کاتێک کە بمانەوێ دیجیبایتی کلاین بکەین ئەچینە سەر فاسێت پێی لێرانە عزیزان ئەچیتە سەر بەشی دێپۆزیت کاتێکە کلیک لەسەر دێپۆزیتیەکەی دێتە خوارەوە و دیجیبایت لێران هەروەکو بین عزیزان ئەدرسەکەی کۆپیەکەی دیسانەوە دێتە لێرانە لەسەر دیجیبایت کاتێکە کلیکەکەی ئەدرسەکەت لێرانە دانەی کە لە فاسێت پێی کۆپیت کرد دیجیبایتی عزیزان کاتێکە داتنا لێرانە لاگینەکەی دێتە خوارەوە لەسەر کانتینیو کلیکەکەی کاتێکە کلیکت کرد عزیزان لێرانە و نووسینانە لێرانە ئەوەیە دووهەم ئەو نووسینەیە عزیزان سێهەمیش ئەوەتە و چارەمیش ئەو نووسینەیە و کەپچەکانیش ئەنجامەدەی ترافلایەتەکەی هەلەبژێری لێرانە لەسەر ڤێریفای کلیکەکەی کاتێکە کلیکت کرد عزیزان هەروەکە بینم بڕیەوەندە ساتوشی دیجیبایت ئێستا چوونە حساب فاسێت پێی من باچمانە فاسێت پێی عزیزان بەڵێ عزیزان هەروەکە بین لێرانە پارەکە زیاد بووە و هەروەها کاتێکە دەیتە خوارەوە لێرانە کاتێکە لاگینەکەی لە هەر ئەرزێکی دیجیتال لەم وێبسایتەی لێرانە لینکی دەدەتێ لینکی ڕێفرالە عزیزان لینکی ڕێفرالی خۆتە کە تۆ بە کۆپیکردنی ئەو لینکە و دابەشکردنی بەسەر کەس و عزیزانت تۆ ئەتوانی زیاتر لەم وێبسایتەی پارەی بەدەستبێنی کە 150 بۆ ڕێفرالەکان ئەو وێبسایتە پاداش دەدەتێ. ئەچین یەکێکی تر ئەنجامەدەین عزیزان بوو نمونە لێرانە لایت کۆین ئەچینە سەر فاسێت پێی لە بەشی دێپۆزیت عزیزان ئەدرسی لایت کۆینەکە دینی کۆپیەکەی ئەدرسەکەی دیسان دەیتە ناو وێبسایتەکە لێرانە کلیک لەسەر لایت کۆینیەکەی ئەدرسەکە لێرانە دانەی ئەدرسی لایت کۆین کە کۆپیت کرد دواتر دەیتە خوارەوە لەسەر لاگین کلیکەکەی کاتێکە لەسەر لاگین کلیکت کرد عزیزان دەیتە خوارەوە کانتینیو دیسانەوە لێرانە کەپچەکەی ئەنجامەدەی داوای سارەکەی هەلەبژێری ڤێریفایەکەی بەڵێ عزیزان هەروەکە بینیم بڕیەوەندە ساتوشی لە حسابی فاسێت پێی من زیاد بوو کارەکان هەر بەم شێوەیە عزیزان من چەندین وێبسایت هاوشێوەی ئەم وێبسایتە عزیزان ئەم وێبسایتە لە ناو چەنێلام دانەوە کە ئێوەتوانن لە هەمان کاتدا پارەکەتان ڕابکێشن لەم وێبسایتە تو ئەتوانی بێ بەرامبەر عزیزان بیتکۆین ئێتێریۆم دۆچکۆین لایت کۆین بیتکۆین کەش دەش تڕۆن دیجیبایت و هەروەها USDT کە هەمان تێتێرە بەدەست بهێنن. هیوادارم ئەم ڤیدیۆش بۆ ئێوە بەسوود بوو بێ عزیزان سوپاسی ئێوەکەم کە تاکو ئێستا بینەری ئەم ڤیدیۆی بوون هەر ڕەخنا کامنت پرسیارێکە بوو لە ژێر ڤیدیۆیە لە چەنێلی یوتیوبم بنووسن من بە چاوان جوابتانە دەمەوە تا ڤیدیۆیەکی تر وێبسایتێکی تر ئەپێکی تر و هەروەها فێرکارییەکی تر هەمووتان بەخوای گەورە سپێرم با یار و پەنای ئێوە بێت خواتان لەگەڵ.